کە قۆپچەیەک دانرا و توانەوە کامێراکەیە لێو سەیریکە ئەمە لە ڕێگەی پەیجی ئۆنلاینەوە بەندێکی کوردی هەیە ئەڵەیە تا سەحەب ماڵ دزی گرت دز سەحەب ماڵی گرت ئەمە لەم بابەتە ڕوویاوە ئەمە ڤۆڵتاجێکە کە هاوڵاتیان بە 3,000 دیناری کڕن بۆ ئامێرە کارەبایەکانیان بۆی لە کاتی بەرزونزمی کارەبایە ئامێرە کارەبایەکان نەسووتێت بەڵام چەند پەیجێکی ئۆنلاین هەستاون ئەمە وەکو بابەتی کامێرەیەکی نهێنیە فرۆشن کە ئەلاساس ئەمە کاتێ لە ماڵێکە دایەن لە شوێنەکە دایەنی کامێری تیا ئەلێرەیە هاوڵاتیەک پەیوەندی کردەوە بە 964ەوە ئەڵێ لێشە لە پەیجە ئۆنلاینەکان دانەیەکی لەم ڤۆڵتاژە کڕیەوە بە 7,000 دینار کە خۆی نرخە ئەسڵەکەی بە 4,000 دینارە لەبەرەوەی کە کامێری نهێنیتیە کاتێک کردوێتی بە پلاشی کارەباکەوە ئەلاساس کامێرە نهێنەکە ئیش بکات و ڕیکۆردی پێ بکات کاتێ سیرەکە ڕیکۆرد ناکات ئەی کاتۆ سەیەکە لە بری کامێراکە قۆپچەیەک ئالێرەیە دانراوە وەک لە ڤیدۆکەدا دیارە کە هاوڵاتیەکە ئەو گرتە ڤیدۆی بۆ نردوین کە قۆپچەیەک دانرا و توانەوە کامێراکەیە لێو سەیریکە ئەمە لە ڕێگەی پەیجی ئۆنلاینەوە ئەمە لە کاتێکدایە کە لەلایەنی پەیوەنددار و هێزە ئەمنیەکانەوە فرۆشتنی کامێرەی نهێنی قەدەغێ و ناکرێت کڕین و فرۆشتنی پێوەکرێت بەڵام لەلایەن چەند پەیجێکی دەرەوەی هەرێمی کوردستان و ناوخۆی هەرێمی کوردستانیشەوە کە پەیجی ئۆنلاینن نون کەس نازانێ هیچیەیە بۆیە ئەم بابەتانە ڕیکلامی بۆ دەکرێت و بە ئۆنلاین دەگەێنرێتە دەستی هاوڵاتیەکان و پارەی زۆریان لێوە دەگیرێت و هاوڵاتیەکانی کاتێ بۆیان دەردەکەوێت کاتێ سەیر دەکات قۆپچەیەکی تیادا بووە بۆیە هاوڵاتی عەزیز بەکارهێنانی ئەمە تۆ کامێرەیەکی نهێنی دابنی ئەمە خۆی لە خۆیان گومانێکی زۆر دروستەکات لە هەمان کاتە پارێکی زۆریش بەهدەرێت بۆ 7,000 دیناری بە شتێک کاتی سەیەکی دوای قۆپچەی تایە